بەردەوام ئاوی ژێرزەوی هەولێر و سەرزەوی هەولێر بە بەردەوام لە کەمبوونەوەدایە. کاکێ من سلااو لێ بە سەبارەت بە بابەتی گەنمە شامی یاخود دەرا ئەمساڵ بڕیاری قەدەغەکردنی چاندرینرا ئەم بڕیارە بەچێ گەیشت یاخود چ بڕیارێک بۆ بەرژەوەندی جوتیاران دەدرێتن بە هۆکاری گۆڕانی کەش و هەوا و کەمبارین هۆکارێک بوونکەوە بەردەوام ئاوی ژێرزەوی هەولێر و سەرزەوی هەولێر بە بەردەوام لە کەمبوونەوەدایە. ئامانت بە پاراستنی سامانی ئاو ئێمە و بڕیارەمان بە پێویستمانزانی و جوتیاران تێدا هۆشیار بکەنەوەکەوە خۆیان بە دوور بگرن لە بەرهەمهێنانی گەنمە شامی ئەو ساڵ. بەڵام ئەوە بەدوادات چونمان کرد سکاڵایەکی یەکجار زۆری جوتیاران هەبوو، بەشێک لە جوتیارەکان پێ هەستا بوون کردداری داچاندنیان کردبوو، بەشێک لە کارگەکانی ئالیک گرفتیان بۆ دروست دەبوو لە کاتی بەرهەمهێنانی ئالیک. ئێمە بۆ پێویستمانزانی وەکو بەڕێوەبەراتی گشتی کشت و کاڵی هەولێر سەرجەم جوتیاران ئاگادار بکەینەوەکەوە پێشتریش ئێمە پشتیوانی ئەو بەرهەمە ناکەین، چکە دەزانین لە ڕووی کەلکی ئابوووریەوە زیانی زیاترە لە بەرهەمهێنانی. بەڵام لەگەڵەوەشدا جوتیاران دەتوانن بە سنوورداری واتە ئەو بەرهەمەیکەوە ئەو ڕوبەرەی پارساڵ چاندویتی ئەو ساڵتوان نیوەی ڕوبەری پارساری بچێنیتەوە. بەڵام بە شێوازی دڵۆپا بۆ شێوازانێکەوە دەبنەهۆی کەم بە فیڕۆدانی ئاو. بەو شێوازانە ئێمە کار ئاسانی بۆ براجوتیاران دەکەین، بەڵام جگە لەوەیکەوە بە ڕوبەرەی فراوان و بۆ شێوازەیەکەوە بێتە هۆکارێکەوە زیاد ئاوی ژێرزەوی بە فیڕۆ بچی ئەو ئێمە بەدووادا چومان کرد و بەشێک لە چێلگەکان 24 سعات ئاوی لەسەر و 24 سعات ئاو بە فیڕۆ دەچوو ئەوش دەبوو هۆکارێکەوە ئاوی ژێرزەوی بە بەردەوام لە کەمبوونەوەبی. بەڵام بەو ڕێنمایانەیەکەوە بە براجوتیاران دەدەین بتوانن بە شێوازی دڵۆپا یان بۆ شێوازانێکەوە زانستیانێکەوە دەبنە بنەمایەک بۆ پاراستنی ئاوی ژێرزەوی ئێمە پشتیوانی دەکەین. یعنی لەو ڕۆجوتیاران دەتوان بە شێوەی سنووردار بەرهەمی گەنمە شامی بچێن. بڵێ نیوەی ئەو ڕوبەرەی لە ساڵانی پێشودا چاندویانەوە بە هەنگاوی دڵۆپە و بۆ شێوازان.